خاڵێکی ترەوەی کە سمعەی دایک و باوکی ئەبێ بپارێز. ئەمەش لە حەدیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوە لە گوناحە گەورەکانە یەکێک جنێو بە دایک و باوکی بدا. وتیان ئەی پێغەمبەری خوا جا خەڵک چۆن جنێو بە دایک و باوکی بدەن؟ إن من الكبائر أن يشتم الرجل والديه. لقنا حق وركان ويك يشل جنوب دايكو باوشي بدا. طبعا عرب كان بيان سير يعني شلون يشروك كات دايكي جنوب بيده ولم سرد ما صد جنوب دايكو باوشي ده. إما بينين لعلمانيا بيدينا كان أهل مخدرات والشراب وقمارتي وفاسق ومرتد وملحدة كان بينين دايكي دا تبرشا قلب الرسول الموك. ليه دا بشقتي هلا دا راتب دور قلت بينهم بدا بمن أشي بابو قمار. أي بابا مخدرات بخوارن وحزام منحرفة كان يخوي. إما أوانا باز ناكين. چونکە ئەوە بە هیچ شێوەیەک سیما و سیفەتیان لە ئەخلاقی ئێمە ناچێت. ئەخلاقی ئێمە لەگەڵ دایک و باوکمانە وەکو عەبدین کە ئەبێ لە خزمەتیان نابێت. بۆیە عەرەبەکانیش پێیان سێر و ئەی پێغەمبەری خوا ئەی چۆنێک جنێو بە دایک و باوکێدا؟ قالوا یا رسول الله وكيف يشتم الرجل والديه؟ چۆن جنێو بە دایک و باوکێدا؟ فقال نعم يسب أبا الرجل فيسب أباه ويسب أمه فيسب أمه. فەرمووی بەڵێ ئەشێ چونکە ئەم جنێو بە باوکی ئەوەدا ئەویش جنێو بە باوکی ئەمەداتۆ، ئەم جنێو بە دایکی ئەوەدا ئەویش جنێو بە دایکی ئەمەدات. کەواوی ئینسانی مسلمان پێویستە قەدری دایک و باوکی خۆی وا بگرێ، سمعیان نەشێوێ، جنێویان پێ نەدرێ. ئەمما کابرا خۆی سەرسەریە کە دوو لە ڕوویەوە جنێوەدا لەسەر هیچ لەسەر وجودی ئێمە. ئێستا من ئەم قسە ناکەم هیچێکە جنێوم پێدا. بەس ئەمە لاساری خۆیەتی، یعنی ئەمە معنای وانە ئێمە بڕێن بکەوینە شەڕە جنێو لەگەڵێ. جنێو لە ئەخلاقی ئێمەنی. هزار جنێو بە دایک و باوکی ئێمە بدەین ئێمە خۆ ناتوانین جنێو بە دایکی ئەو بدەین و بۆ دایکی ئەو ژنێکی ترە کەسێکی ترە مافێکی ترێ وەلەو جوولەکەش بێ. ئەم کابرایە جنێوی پێداوین کە دایکی جوولەکەیە یا دایکی مسلمانە یا مەسیحی یا دایکی لە خوا ترسێکە. ئێمە بۆمان نییە تەجاوەزی ئەو سنوورەی دایکی بکەین یا باوکی بکەین یا کەسوکاری یا ژنەکەی. یەکێ جنێو بە کابرادا شەڕی لەگەڵ کابرایە جنێو بە ژنەکەی هەیوا لە ژنەکەت. ئەمە بە نیسبەت ئینسانی مسلمانە مطلقاً نابێ هەیف. ئێمە خۆمان لە ئەخلاقیاتی جاهیلی داڕنین، ئەخلاقی سلامەتی وەربگرین. بەوەش بەوە ئەبێت کە لەسەر ئەم ئادابانە کە باسییانەکەم ئەم حەلەقانە ئەم بەرنامەی هەر باسی لە ئادابەکانە ئینشاءڵڵا بەردەوام ببین و حەول و قووەتی خوا. لەم ئادابانە کە خۆمان ڕادێنین لەسەری من تۆ ئەو ئەوی تر ئادابە تاکەسیەکان بۆمانە بن بە نەریتی کۆمەڵایەتی. ئەو کاتاڵن هێوەڵا مسلمانەکان زۆر باشن لەگەڵ دایک و باوکیان. وەڵا برا و پیاوە مسلمانانی کە زۆر تەقوا و دینیان هەیە شەمبیلا زۆر ڕێک و پێک. وەڵا برا و ژنانی کە محەجەبن زۆر باشن لەگەڵ مێردەکانیان. ئەمە تەنها قسەیە و ئەکرێ. بۆ وامان لێ هاتووە لەبەر پابەند بوون بەم ئادابانی قورئان و سونەت فێری کردووە.